خواستی خەڵکی فلستین بۆ پێکهێنانی وڵات و دەوڵەتی سربەخۆی خۆیان بکەینە بزوتنەوەیەکی جیهانی. خەڵکی ستەملێکراوی فلستین بۆ جارێکی دیکە کەوتنە بەر پەلاماری جەنایەتکارانەی ئەرتەشی ئیسرائیل و دیسان دەیان کەسیان بۆتە قوربانی سیاسەتی ڕەگەزپەرستانەی دەوڵەتی ئیسرائیل. واتە دەوڵەتەکە بە پێشکەوتوترین کەرەستەی نظامی و بۆمبی خۆفناک ناوچەکانی شوێنی نیشتەجێبوونی خەڵکی مەدەنی دەکاتە ئامانج و لە بەرچاوی گشت خەڵکی جیهان دەیان مرۆڤی بێدیفاع لەوانە دەیان منداڵ نوقمی خاک و خوێن دەکات. لەو نێوەدا هێزە کۆنەپەرستە ئیسلامیەکانیش بە کەڵک وەرگرتن لە بارودۆخی نالەباری خەڵکی فلستین ئاگری ئەم شەڕە زیاتر دەگەشێنەوە و بەو ئیمکاناتەی کە بۆ نمونە لە ڕژیمی کۆماری ئیسلامی ئێران وەریدەگرن خەڵکی ئاساییان کردوتە قەڵغانی ئەم شەڕە. لە پەنا سیاسەتی هاوبەشی دەسەڵاتدارانی ئیسرائیل بەدەر لە هەر دەوڵەتێکە لەسەر کار بێت واتە پاکتاوکردنی قەومی و هەوڵ بۆ دەرکردنی خەڵکی فلستین لە گشت جۆغرافیای ناوچەکە ئەم شەڕنانەوەیە هاوکات هەوڵێکیشە بۆ بەلاڕێدابردنی سەرنجەکان لە ناڕزایەتیە ناوخۆکانی ناو کۆمەلگای ئیسرائیل دژ بەو دەوڵەتەی کە ڕێبەرەکەی بنیامین نەتانیاهویە. ئەمنیەتیکردنی کەش و هەوای گشتی ئیسرائیل هەندانی هەستی ڕەگەز پەرستی و دژە فلستینی و بەهێزکردنی گروپە تند ئاژۆ ئاینی و ڕاستڕەوەکان بۆتە تاکتیکی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل تا کێشەی بژێوی دامەزراندن و گەندەڵی دەوڵەت بکەوێتە ژێر کاریگەری تەوەرە ئەمنیەکانەوە. لەلایەکی دیکەوە بێگومان جەنایەتی دەوڵەتی ئیسرائیل بەبێ پشتیوانی کردەوەی و ڕانەگەیەندراوی زلهێزە جیهانەکان و لەسەرەوەی هەمویانەوە ئامریکا و دەوڵەتانی ناوچەکە مسۆگەر نابێت. کەوابوو تەنیا هیوایە کە بۆ ڕێگری لە جەنایەتەکانی دەوڵەتی ڕەگەزپەرستی ئیسرائیل و پشتیوانی ڕاستەقینە لە خەڵکی ستەملێکراوی فلستین بوونی هەیە پشتیوانی هێز و جەماوەری ئازادی خوازە لە ئاستی جیهانیدا. ئەو هێز و جەماوەری کە دەتوانن خواستی خەڵکی فلستین واتە پێکهێنانی وڵات و دەوڵەتی سربەخۆی خۆیان بکەنە بزوتنەوەیەکی جەماوەری جیهانی و لەم ڕێگەیەوە دەوڵەتی ئیسرائیل و پشتیوانانی ناچار بکەن کە ئەم مافەڕەوایە بەڕەسمی بناسن. بێگومان لەو نێوەدا دەور و نەخشی خەڵکی ئازادی خوازی ئیسرائیل کە هیچ قازانجەکان لە زەوتکردنی ئەم مافە لە خەڵکی فلستین پێناگات چارەنووساز دەبێت. ڕێکخراوی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیستی ئێران هاوکار لەگەڵ بەشداری چالاکانەی لە چالاکیەکانی ئێستادا بۆ مەحکومکردنی دەوڵەتی ئیسرائیل و هێزە ئیسلامیەکان و کۆتایی هێنان بەم شەڕە بەش بە حاڵی خۆی هەوڵ دەدات یارمەتیدەری پێکهێنانی بزوتنەوەیەکی جەماوەری جیهانی بێت لە پێناوەدی هاتنی خواستی پێکهێنانی وڵات و دەوڵەتی سربەخۆی خەڵکی فلستین. کۆمیتەی دەرەوەی وڵاتی حیزبی کۆمونیستی ئێران مەی 2021 زاینی.